بەشی کارگەڕی تەندروستی دەکەوێتە ناو پەیمانگەی تەکنیکی بەکرەجۆ و خاوەنی بینایەکی نوێیە کە ژمارەیەک هۆڵ و تاقیگە و ئامێری نوێی تێدایە و خوێندکاران دەتوانن بێگرفت و بە شێوەیەکی زانستی لێ سوودمەند بن. زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی وەک تاکە زانکۆ لەسەر ئاستی هەرێمی کوردستان خاوەنی بەشی کارگەڕی تەندروستیە و ماوەی 2 ساڵە بە شێوەیەکی ڕاستەوخۆ خوێندکار وەردەگرێ. هەر لە سەرەتادا خوێندن لە بەشی کارگەڕی تەندروستی خواستێکی زۆری لەسەر بووە و بە شێوەیە کە لە ساڵی یەکەمدا نزیکەی 380 خوێندکار کێبڕکێ وەرگرتنیان کردووە لە بەشەکەدا. بەشی کارگەڕی تەندروستی لە ساڵی 2007 بۆ 2018 دامەزراوە، بەشێکی نوێیە، هەم بەنسبەت زانکۆی پۆلیتەکنیکەوە هەم بەنسبەت شاری سلێمانی و هەرێمی کوردستانی شەوانەیە، تاکو ئێستا هیچ کۆلێژێک و بەشێکمان نییە بە ناوی کارگەڕی تەندروستیەوانێ. لەبەرەوە خوێندکارێکی زۆر داواکارێکی زۆریان هەبوو لەسەر ئەم بەشە. لە ساڵی یەکەمە سیستمی وەرگرتنی خوێندکارانمان سیستمی ڕاستەوخۆ بوو، نزیکی 380 کەس بە سیستمی ڕاستەوخۆ تەقدیمی بەشەکەمانیان کرد بە خوشحاڵێکی زۆرەوە. هەمویان بەشداریان کرد لە ئیمتیحانەکانە و ڕۆژی ئیمتیحانەکەمان دیاری کرد، بەڵام کێبڕکێ لەسەر کۆنمرەکان بوو و ساڵی یەکەم بۆ سیستمی ڕاستەوخۆیە ئێمە لە بەیانیانە لە 64 نمرەکانیان بۆ 81 نمرە وەرمان گرتووە. ژمارەی خوێندکارانمان لە قۆناغی دووەمی بڵێن سیستمی ڕاستەوخۆکەیە کە ئێستاکەنە قۆناغی دووهەم 58 خوێندکارن لە بەیانیانە. مامۆستایان بە گرنگیەوە باز لە بڕیاریکردنەوەی بەشی کارگەڕی تەندروستی دەکەن و ئاماژە بەوە دەدەن ئەم بەشە کارمەندی پسپۆڕ پێشکەش بە فەرماگە تەندروستیەکان دەکات کە ساڵانێکی زۆرە بۆشایی هەیە لەم پسپۆڕێدا. زانکۆی پۆلیتەکنیکی پێشنیارێکی گرنگی کرد، یەکێ لەو پێشنیارە گرنگانەی کە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی داینا بریتی بوو لەکردنەوەی کارگەڕی تەندروستی. دیارە ئەمە شۆکارێکە بێ بۆی دەستی بازار هەلی کار لە بازارڕ زیاتر بێت. ئێمە زیاتر فەرمانگە تەندروستیەکانمان لە بواری کارگەڕی تەندروستی ساڵانێکی زۆرە بۆشایەکی گەورەیان هەیە کە نەیانتوانیوە وەک پێویست کارمەندێکی تایبەتی بۆ ئەم بوارە دروست بکەن. کردنەوەی بەشی کارگەڕی تەندروستی لە پەیمانگای تەکنیکی بەکرەجۆ ئیشێک کارێکی زۆر لە جێ خۆیان بووە، چونکە پێشکەوتنی هەموو وڵاتان بە پێشکەوتنی کارگەڕیەکەەوە وەساوە و پێشکەوتنی وڵاتانیش بە سەرۆت و سامانەوە ناپێورێ بە ئیدارەی سەرۆت و سامانەکە بدرێت. لەوە بەشە ئیدارەکان بەشە کارگەڕیەکان لە هەر بۆایەکا بێ بەشە کارگەڕیەکان بۆ داهاتوو کاریگەری باشێ بێت. لە ڕووی بیناوە زۆر باشین، هیچ کێشەمان نییە. وەکو بەشی خۆمان 4 هۆڵمان هەیە، هۆڵەکانمان هەموو سیستمێکی کارەبایی گەرمی و ساردی ڕووناکی هەموو شتێکی تێدایە، یعنی هیچ کێشەمان نییە لەو ڕۆ لە ڕووی پێداویستەکانی محازەڕەوە وەکو وایت بۆرد و داتاشۆ ئەمانە هەمووی مەزبوطە و هیچ کێشەیەکمان نییە لەوانەوە. بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ توانیم تاقیگەکەشم بکەمەوانێ کە جێگەی خۆشحاڵی ڕاستە زۆر ماندوو بووم لەگەڵی، بەڵام کە ئەیبینم ماندوویەکەم بیر ئەچێتەوانێ. ئەمە بۆ خوێندکارەکان سوودێکی زۆر زۆریان هەیە، هەم بۆ قۆناغی یەک هەم بۆ قۆناغی دوو. کارگەڕی تەندروستی لە دوو بەشە خۆی ئەبینێتەوە، دوو سەرچاوی گرنگە. یەکێکیان لە بواری ئیدارایە، لە بواری کارگێڕیایە، ئێمە کادرێک پەروەردە ئەکەین لە بواری ئیدارە، دووهەمیان لە بواری تەندروستیە. کاتە ئێمە لەم حاڵەتە کادرێک پەروەردە ئەکەین هەم لە بواری ئیدارە هەم لە بواری تەندروستیەکەیە پێرفێکت بێ، بە تەواوەتی لە معنای ئیشەکان گەیشت بێ و بچێتە ناو نەخۆشخانەکانەوە. لە ڕاستیە بەخێوکردنی یاخود پەروەردەکردنی ئەم کادرانەی ئێمە بۆ ئەوەیە کە ئەچنە ناو نەخۆشخانەوە، ناچنە ناو کارگەیەکی ترەوە یاخود ناو کۆمپانیایەکی ترەوە. ئیشی خوێندکاری ئێمە یاخود ئەوانی کە تەخەڕوجەکەن لای ئێمە ئەوەیە کە ئەچنە ناو نەخۆشخانەکانەوە. هەدەفی سەرەکی لەمە ئەوەیە کەوا
بناغی نەخۆشخانەکان زیاتر پەرە پێ بدەین گرنگی ئەمە ئەوەیە کە زیاتر بەرەو پێش بچێ ئەگەر ئیدارەی نەخۆشخانەکان بەرەو پێشچوونی باشتر ببینێ هەڵبەت ئەوەی کە زۆر سوودمەند دەبێ یەکەم جار نەخۆشەکانن دواتر ستافەکە دواتر پزیشکەکان بینای نەخۆشخانەکە ئەمە هیکلێکی جوانی ئەبێ لە هەر شوێنێک بواری ئیداری شوێنەکە بەرەو پێشچوون بخۆی ببینێ ئەو شوێنش زیاتر باشە بێ. لە کاتی بەسەرکردنەوەی محازەرەکانی ئەم بەشەدا بینیمە چەند خوێندکارێک بە شێوەی گروپ سیمیناریان لەسەر وانەکانیان ئامادە کردهبوو پێشکەشی خوێندکارەکانی دیکەیان دەکرد و گفتوگۆیان لەبارەوە دەکرد. ئێمە چون ڕاپرسیمان کردووە لە وەزارەتی گەشتوگوزاریش و لە وەزارەتان خۆشیان ئەمانە ماڵانە و وەرزانە چەند ینی ڕێنماییەکیان بۆ دەرەجێبەدان وەزارەتی گەشتوگوزارەوە بۆ کوالێتی ئەو شتانی کە لە وەزارەکانە بەکارهێنی و هەروەها وەرگرتنی ئەو مشتریانی کە وەردەگرن. لە وەرزێکەوە بۆ وەرزێکی تر مشتری و ئەو کەسانی کە گەشت دەکەن بۆ شاری سلێمانی ئەگۆڕێت زیاتر ئەو گەشتیارانی کە ڕۆکەنە شاری سلێمانی بە زۆری لە ماڵی سێ وەرزی بەهارا بۆ نۆرۆز لەگەڵ لە هاوینە لە هاریشە زیاتر عەرەب و ئەو کەسانی کە لە ناوەڕاست و خوارەوەی عێراق هاژن ڕۆکەنە سلێمانی لە هاریشە زیاتر کوردانی ڕۆژهەڵات و یان تایبەت خەڵکی ڕۆژهەڵات زیاتر ڕۆکەن. سابوونی سائل ئاڵێپاکەرەوە وەزلێنس لە زۆربەی شوێنەکان هەبێت ئەی پێسە جۆرسی ڕژەی کلەویس و سابوونەکان لە شوێنەکان هەبێت. ئەمڕۆ سیمینارێکم هەبوو لە دەرسی ئیزارەی تەسویقە مارکێتین سیمینارەکەم لەسەر مارکێتین و چۆنێتی پارەپاکردنی هۆتێلە 5 ئەستێرەکان بوو کە باسێکی کورتەکەین لەسەر هۆتێلە 5 ئەستێرەکان چۆن داهات کۆکەنەوە بۆ خۆیان و باجەکانیان و ساڵانە چیەکەن و چی ناکەن. دەرسی تەسویقیان مارکێتین دەرسێکی زۆر گرنگە بۆ ئێمە یعنی لەبەر ئەوەی ئەتوانین ئەگەر لە دوای تەخەڕوجکردنەکەشمان پشت هەر بە شادێکی خۆمان پشت نەبەستین بەڵکو بتوانین لە شوێنێکی تر لە مەجالێکی تر توانین لە کەرتە تایبەتەکانیش ئیش بدۆزینەوە یعنی فێری ئەومانەکە چۆن بازار بکەین چۆن داهات بۆ خۆمان کۆکەینەوە لەلایەن مامۆستاتایەرەوە ئەو دەرزەمان پێوترە و ڕۆژانە هەفتانەش لە کە یعنی وانی تازەمان ئەبێ لە دەرسە پراکتیکەکە هەموو هەفتەیەک لەسەر ئەو سیمینارە ئەو توێژینەوەی کردومانە بابەتی تازە کۆکەینەوە و پرسیار و وەڵام دروست دەکەین لە ناو دەرسەکە و دەرسێکی زۆر باشە بۆ ئەم بەشەی ئێمە. ئەمڕۆ سیمینارێکمان پێشکەش کرد لەبارەی لەسەر دەرزی ئیدارەی تەسویق سەحیە ڕاپۆرتەکەی ئەمە لەسەر بازارکردنی کەلوپەلە پزیشکەکان بوو کە ئەمەش خۆمان نەزانین سوودێکی زۆری هەیە هەم لە شوێنە گشتەکان و هەم ئەهلیەکانیش ئەم دەرسە بۆ ئێمە سوودی زۆرە چونکە ئەتوانین لە دوای ئەوەش ینی لە دوای تەخەڕوجیش سوودی هەر لێ ببینین باشەکەشی ئەوەی ئێمە ئەتوانین بچینە دەرەوە بۆ نمونە لەسەر ڕاپۆرتەکەی ئێمە چونە چەند خەستەخانەیەک کۆگاکانی ئەو خەستەخانەیەمان بینی ئەمەش زۆر باش و زانیاری ئێمەی پێ باشترە بێت ئەم دەرسەش لەلایەن دکتۆر تایرە ئوترێتەوە کە پرۆفیسۆری یاریدەدەرە و زۆر باش و زۆر ئاسانکاریمان بۆ کات. پەیمانگای تەکنیکی بەکرێتەوە وەک یەکەم پەیمانگا لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی وانەی فاوندیشن کۆرسی زمانی ئینگلیزی خستە نێو محازەرەکانی خوێندکارانەوە و تاوەکو ئاستی توانستی زمانی ئینگلیزی خوێندکارەکان زیاتر بەرەو پێش بچێت. Because the writer is going to elaborate on this point. لە سەرۆکاتی زانکۆ هەندێک پێشنیار خراپ بەردەممان بۆ دانانی وانەی ئینگلیزی وەکو کۆرسێکی فاوندیشن بۆ خوێندکارەکان. ئێمە بە خۆشحاڵیەوە ئەڵم کە یەکەم پەیمانگای لەسەر ئاستی زانکۆی پۆلیتەکنیک کە وانەی ئینگلیزیمان خستە ناو وانەکانی خۆمانەوە و دابینمان کرد بۆ خوێندکارەکانمان لە بۆ بەرەو پێشچوونی زیاتری زمانەکە هەم وەکو زمانێکی سەرەکیش ئیسفادەی لێ بکەن هەم وەکو بەشەکەی خۆشم لە ناو نەخۆشخانەکانە بە کۆنتاکتیان لەگەڵ ستاف و دکتۆرەکانە زمانی ئینگلیزیان زیاتر پێویستە بێ. لەبەرەوە هەوڵێکی زۆرماننا بە خۆشحاڵیەوە ئێستا خستومانتە ناو مۆزوعەکانەوەوانێ و لەگەڵ دەرسەکانە ئەڕۆن. I am here to teach English. So fortunately enough, this year Suleimani Polytechnic University and the president of the university, they have decided to add this English program into their subjects. And I believe this is going to help their students a lot and it's going to prepare them for the market. And we are so lucky to have the books, the materials, all the equipment, all the tools and instruments are available.
So it makes the process for us a lot easier. And the students are really interested in learning English. They know how important it is for them to know English language. ئەم بەشە جگە لە بواری کارگێڕی بواری تەندروستیش دەخۆ دەگرێت و چەندین وانەی تەندروستی بە شێوەی تیۆری و پراکتیکی بە خوێندکاران دەوترێتەوە. بەنسبەت چوونە خەستەخانەیان دەرسەکانمان زۆربەی چوونە ناو خەستەخانەکانی تایە. بۆ نمونە ئێمە دەرسی مستەڵەحاتی طبیمان هەیە، مێدیکال تەرمینۆلۆجی. ڕاستە ئێمە وەکو سیۆری لێرە ئاماژەی پێئین، بەڵام گرنگە ئەو مستەڵەحاتانە بە گوێبیستی وەکو پراکتیکی لە ناو نەخۆشخانە بیبیستن. هەروەها دەرسی ئیدارەی مستەشفیاتمان هەیە. ئیدارەی مستەشفیات من لێرە وەک نەزەری وەک هەیکەل و بنەمای ئیدارەکە بۆیان باسەکەم، بەڵام گرنگە ئەوان لەوێ مستەشفەکە ببینن ئیدارەکە چۆن بنیاد نەراوە. لەگەڵەوەیە معلومات و سجلاتی طبیمان هەیە، ئایا ئەم فایلانە چۆن پڕەکرێنەوە، چۆن وەرئەگیرێنە خۆ، چۆن تەخریجەکرێ، چۆن ئیسفادە لە هەموو شتانە ئەکرێ، معلوماتەکانی وەرگرتنی نەخۆش سوودی چییە، ئایا تا چەندێک پرایڤسی هەیە بۆ ئەوەی کە ئێمە احترامی نەخۆش بگرین، ئەو زانیاریانی نەخۆش نەبینە دەرەوە. ئەمانە هەمووی بۆ خۆی گرنگە لە ناو نەخۆشخانەکانە بیبینن، هەمووەکو بەشەکانی نەخۆشخانە بیناسن، ئەرک و ئیشەکانی خۆیان بزانن لە دوای تەعینبوونیان. ئەمە ژوایان لێکا زیاتر طموحیان باتێ بۆ ئەوەی زووتر هەوڵی تەخەڕوج بن، ماندوو ببن لەگەڵ دەرسەکانە. ئەو دەرسەی کە من ئێلەمەیەکێکە لە دەرسە گرنگەکانی بەشی کارگێڕی تەندروستی ئەوش بریتە لە کارگێڕی بازار واتەی دارێتە سوێق مارکێتین، کە ئێمە بتوانین لە ئایندەیەکی نزیکا چۆن بتوانین کارمەندێک یان چۆن بتوانین کەسانێک لە بواری کارگێڕی بازاردا لە هەرێمی کوردستانە پەرە پێبین و ئامادەی پێ بکەین بۆی بتوانین بە شێوازێکی جوان، بە شێوازێکی پراکتیکی کۆمەڵێک شتمانەیە یان با بڵێن کۆمەڵێک بواری کارگێڕیمانەیە بە تایبەتی لە بواری کارگێڕی تەندروستیە لە بواری بازار ڕایمە بتوانین ئەمانە ئامادە بکەین بۆی بتوانین لە ئایندە ئەم بۆشایە پڕکەنەوە. وانەی قۆناغ یەکەم پێکاتۆ لە مەبادی ئیدارە کە باز لە بەڕێوەبردنی دام و دەستگا حکومەکان و لە هەر لە دام و دەستگا حکومت لە خەستخانەکە لە بەڕێوەبردن هەروەها باز لە پلاندانان لە تەنزیم ئەمانە کە هەموو تایبەتە بە بەڕێوەبردنی لە وڵاتە. قۆناغی دومیشمان مەبادی ئیدارەی مەواردی بەشەریە کە تایبەتە بە کاروبارەکانی فەرد یان مۆزەف بڵێن لە دایرەیە کە زۆربیان ساڵی دوم زیاتر جەخت دەکەن لەسەر و کارانی کە لە دایرەیە مۆزەف یان فەرمانبەر دامەزرێ چییەکە لە ناو پەیمانگایە. وانەکەی من بەنسبەت قۆناغی یەکەمەوە مستەڵەحاتی طبی مێدیکال تەرمینۆلۆجیە هەموو ئەو زاراوە پزیشکیانە ئەنگرێتەوانێ کەوا خوێندکارەکان پێویستیان پێێتی و لە ناو خەستەخانەکانە دکتۆرەکان ستافەکان بەکارێهێنن بۆ ئەوەیە مەسەلەن زۆر جار ئێمە لە خەستەخانەیە کە ئیشمان کردووە یاخود بینیمانە لە بینی یەکتریا بەکارێهێنن وەکو زاراوەیەک بۆ ئەوەی مەسەلەن نەخۆشەکە دڵی شتێک نەکا یاخود تێنەگا لەو شتێک کە هەیە یا وەکو جوانکاریەک لە باری زانستیەوە بەکارهێنرێ ئەمە وەکو زاراوەی پزیشکی. بەنسبەت مەرحەلە دووەکانی شەو من ئیدارەی مستەشفیاتم هەیە. ئیدارەی مستەشفیات خۆی ئەبینێتەوە لە بناغە و دروستبوونی خەستەخانەکانەوانێ بەشەکانی ناو خەستەخانە بریتین لە چی و چی هەریەکە لەو بەشانە چەند نەخۆشی تایە چی تایە بۆچی کراوەتەوە ئەم بەشانە سوودی چییە ئێمە چۆن نەخۆشەکان بێنین چۆن تەخریجیان بکەین. مەبەستمان لە بیڵدینی خەستەخانەکانە بە شێوەیەکی گشتی. خوێندکاران ئاماژە بۆ ئەوە دەکەن کە دەتوانن زۆر بەباشی کارەکانی ناو تاقیگە تەندروستیەکان ئەنجام بدەن و لە ناو نەخۆشخانەکاندا جێبەجێ بکەن. سەرەتا سڵاو بە خێراتتان نەکەین. من ناوم سەماتایە قۆناغی دووەمی کارگێڕی تەندروستیم لە پەیمانگای تەکنیکی بەکرەجۆ. بەگشتی ئێرە تاقیگەکەمانە لە
تیۆریا باسی وشەکاری پزیشکی مدیکال تەرمینۆلۆژیمان مامۆستاکەمان فێری کردوین و هەروەها لە کارە عملیەکانی ناو تاقی گەشە فێری بڵۆد پرێژەر پەستانی خوێنی کردوین و بە عملی تاقیمان کردوێتەوە و بڵۆد شوگەریشمان کردووە شەکرا و هەروەها لە تمپریچەر پلەی گەرمی ریسپاریشن هەناسەدان و ئەو شتانی کە پێویستن کە لە خەسخانەکانە بکرێت و لە مختبەرە بکرێت ئێمە مامۆستاکانمان بەباشی یاوکاریان کردوین و بە عملی تاقیمان کردووەتەوە و هەروەها لە خەستەخانەکانیشە بە عملی ئیشمان کردووە زۆر بەباشی ئیشەکانیشمان کردو و مامۆستاکانمان بەگشتی زۆر باشن هاوکارێکی زۆر باشیان کردوین بە شێوەیەکی گشتی بە ئام تەلەبەکانی زۆر بەباشی فێر بوون. سوودێکی باشمان دوینیوە لەم بەشە کە بەشی کارگێڕی تەندروستیە لە ڕووی فریاگوزاری سەرەتاییەوە کە شتێکی گرنگە ئەتوانین بۆ هەموو ئەو کەسانەی کە تووشی حاڵەتە لە ناکاوەکانەکە بنەوە هەتاکو ئەگەیەندرێنە نەخۆشخانەکان و چارەسەری تەواوەتیان بۆ دەگرێت ئەتوانین ئێمە فریاگوزاری سەرەتاییان بۆ بکەین هەتا بۆ ئەوەی لە حاڵەتەکەیان حاڵەت چارەسەرکردنیان لە نەخۆشخانەکان کەمتر بێتەوە و ڕێژەی مردنیان لە بەرەو مردنیان کەمتر بکەینەوە. هەروەها ئەتوانین ئەم وانانەی کە فێر بووین فریاگوزاری سەرەتایی بە تایبەتی بە تەلەبەکانی تریان بە خەڵکی تر بڵێنەوە لەبەرەوەی هەموو کە سوودمەند بێت لەم جۆرە خزمەت گوزاریە کە کەسە نزیکەکانیان هاوڕێکانی هەتا تووشی حاڵەتێکە بن هەتا گۆگەیەندرێن نەخۆشخانەکان یارمەتیان بدرێت بۆ ئەوەی لە ئازارەکانیان کەم بکرێتەوە و هەروەها چارەسەریان ئاسانتر بێت لە نەخۆشخانەکە. فێری درێسین و کانیۆلا و ئینجەکشن ئەوانە هەمووی بووین ئەتوانی بە ئاسانی درێسی بکەین بۆ کەسێک کە درێسینێکی سەرەتایی هەبێ یان ئاسانی هەبێ کە بتواندرێت بە شێوەیەکی ئاسان چارەسەری بکرێت. من لێرە لەم تاقیگەیە فێری زەختکردن و شەکرە و هەموو معنی بەشەکانی تر بووم وەشتوانم بەشەکانی دڵجیا بکەمەوە و ئەتوانم وەکو کەسێکی تەندروستی لە نەخۆشخانەکانە ئەم ئیشانە بکەم. مامۆستاکانیش زۆر باشن لەگەڵمانە ئێمە قۆناغی دوین ئیشەڵا ئەم ساڵتەواوی. یەکەم هەلی دامەزراندنی ئەمان ئەوەیە کە ئەچنە سەر وەزارەتی تەندروستی. بە هەمیشەی وەزارەتی تەندروستی پێویستی بە کادێری پێشکەوتوو کادێری کەسێکە کەوا ئیتر بە تەواوەتی لە هەموو شتەکان تێگەیشت بێ بۆیە یەکەم هەلی دامەزراندنیان لە وەزارەتی تەندروستیەوە دەست پێەکە. ئەمە جێگەی خۆشحاڵیە کە ئێمە لەبەرەوەی لە وەزارەتی تەندروستیە تا ئێستا کادرێکمان نییە بە نازناوی هەڵگری ئەم بڕوانایەمەوە لەبەرەوە زۆر خۆشحاڵم کە لە ساڵانی یەکەم و دووەم و سێمی تەخەڕوجمانە بێگومان دانیشتنمان نابێت ئیشەڵا ئەمە وەکو کەرتێک مەسەلەن کە تایبەتە بە حکومەتەوە وەکو ئەو کەرتانەی کە تایبەتن بە مەسەلەن کاری یاخودکاری خۆیان و یاخۆیان حەزەکەن ئیشی تیا بکەن وەکو تایبەتە مەسەلەن نەخۆشخانە تایبەتەکانەوە بە هەمان شێوەیە لەبەرەوەی ئەمان هەڵگری ئەو بڕوانامەیەن و ئەوانش پێویستیان بەم کادرانە هەیە بە تەئکیدی ڕێگەیەکی کراوەیان هەیە یعنی ئەمان وەکو بەشێک نین کە حەسڕ بکرێن یاخود نەتوان لە هیچ شتێکا ئیشکەن هەمووکو لە کەرتی تایبەت هەموو کەرتی گشتی لە هەردوو لاو مەجای ئیشکردنیان هەیە. ئەو وانانەی کە پێویست بوون بدرێ بە خوێندکار لە پرۆگرامی وانەوتنەکە جێگیرمان کردووە تا سەری ساڵ هیچ گرفتێکمان نەبوو و خوێندکارەکانیش بە شێوەیەکی باش داوامیان کرد وا هەستەکەین کە تا ڕادەیەک ئیسفادەی یان کردووە و بەنسبەت ئابوووریە تەبعاً گشتیە بەڵام ئێمە لەگەڵ بواری تەندروستیات ئەتیاڵکێشمانە کرد مەسەرەن کاڵا خزمەتگوزاری پێویست لەگەڵ دەرمانە فەرقی هەیە مەسەلەن یا دڵنیایی تەندروستیمان بۆ خستنە سەر بوانەکە بەگشتی دامەزرانی قسمەکە کارێکی ڕاست و دروستە و هەروەها تەسەوری شەکەین کە خوێندکارەکان کە دەرەچن ئەچنە بواری کەرتی تەندروستیەوە ئیدارەی ئەو شوێنانە بەرزکەنەوە مەسەن بتوان کە ڕۆڵی کاریگەریان هەبێت.
یەکەم خوێندکار بووم کە لەم بەشە وەرگیرام نمرەکەم 75 بوو یەکەم خوێندکار کە لێرە وەرگیرام بۆیە ئەوانشی کە ئەیانوێ بێن بۆم بەشە بەشێکی زۆر باش و ئەتوانن لە داهاتووە ئیسفادەی لێ بکەن لە دوو حاڵەتا لێرە ئەتوانن تاعین من هەن لە بەشی کارگێڕی لە دەروی خستەخانەکان داوام بکەن هەم ئەتوانن لە ناو خستەخانەکان لە بەشی کارگێڕی داوام بکەن یعنی ئەتوانن لە دوو لاوە توانای ئەویان هەیە کە دەوام بکەن و بەردەوام بن مامۆستاکانیش لەگەڵمانە گشتین مامۆستایی باشن سەرکەوتن. مامۆستا سیڤەر تاهێر وەک سەرۆکی بەشی کارگێڕی تەندروستی ڕایگەیاند پلانی ئەوەیان هەیە ئەم بەشە زیاتر فراوانتر بکەن و بیکەنە کۆلێجی پێنجەم لە نێو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیدا. من وەکو خۆم هەوڵێکی زۆر ئەیەم پێم خۆشە کەوا زیاتر بەشەکە بەرەو پێشەوە بەرم ئەوەی زیاتر تەماعی منی زیات کردووە لە بەرەو پێشچوونی بەشەکە ئەوەیە کە وەکو تاقانەیەک واین لەبەرەوە حەز ئەەکەم زۆر زیاتر بەرەو پێشەوەی بەرم. چەند جار لەگەڵ دکتۆر ئالان دانیشتوین باسی ئەم مۆزوعەمان کردووە و وعدی پێیاوم کە ئەگەر من زیاتر هەوڵ بەم پشگیری زیاترم ئەکا بەکردنەوەی ئەم بەشەوە کۆلێژێک لە زانکۆی پۆلیتەکنیکا تەواان تمۆحی ئەوە زۆر زۆرە لە بەردەمە بۆیە هیوادارم لە پاڵپشتەکەی خۆی بەردەوام بێت تا ئێمەش ئیشەڵا بیگەینە کۆلێژیش بەردەوام لە ناو کلاسیشا جگەل لە محازەرەکانی خۆم بەردەوام ئەدڤایسیان ئێمێ ئامۆژگاریان ئێمێ لەسەر چۆنێتی بەڕێوەبردن لەسەر ئیدارەکردنی ناو نەخۆشخانە و احترامگرتنی کەسانی بەرامبەر و نەخۆش و ئەو کێشە و گرفتانەی کێتە پێشەوانە لە ناو نەخۆشخانە هەموو جارێک پێیان ئەڵم ژیان بەو ئاسانەی نییە کە ئێستا وەکو خوێندکارێک هاتوون و ئەیبینن من شتان لێ قبوڵەکەم یایەکێکتر بەڵام لە ناو نەخۆشخانە زۆر مشکیلە هەیە تووشت ئەبێت تۆ زۆر بەدڵێکی فراوانەوە وەری بگری. بە بەردەوامی بڵێم نیو کاتژمێری محازەرەکەم بە ئەدڤایسی خوێندکارەکانمەوە ئەڕوا زۆر خۆشحاڵم کە هەمویان وەریان گرتۆ و بەردەوامیش سوود لەو ئامۆژگاریانم ئەبینن پێشم ئەڵێنەوە لە قۆناغەکانیانە ئەڵە سوود زۆرمان لەو ئامۆژگاریانە بینیوە ئیشاڵڵا من لە پاشە ڕۆژە بیان بینم بە کەسانی زۆر سەرکەوتووترەوە چکە کە ئەوان ببینم بەو شێوەیە هەستەکەم کە خۆم ئیتر زۆر سەرکەوتوو بووم. کەرتی گشتی لە نێو هەرێمی کوردستان بە گشتی و لە نێو شاری سلێمانی بە تایبەتی پێویستێکی زۆری بە دەرچوانی ئەم بەشە هەیە لەبەر ئەوەی فەرمانگە تەندروستیەکان لە بواری کارگێڕی تەندروستیدا ساڵانێکی زۆرە بۆشایی بۆ دروست بووە و نەتوانراوە وەک پێویست کارمەندێکی تایبەتی لەم بۆرەدا هەبێ هەروەها دەرچوانی ئەم بەشە بواری کارکردنیان لە کەرتی تایبەتیشدا زۆر فراوانە و دەتوانن لە کەرتە تەندروستیەکاندا کار بەدەست بهێنن